بانیتان باش، بانیتان پڕ لە شادی، پڕ لە خۆشی، هیوادارم کە سەلامەت بن و تەندروست بن. کەشوهەوا ئیتر کەشوهەوایەکی بەرەو ساردی ئەڕوات، ئیتر وردەوردە پێ ئەنینە ناو ڕۆژ و ساردەکانەوە. هیوادارم کە ئاگاداری تەندروستی خۆتان بن و چێژیش لەم کەشوهەوا جوانە وەربگرن. ڕۆژێکی ترمان دەست پێ کردەوە بە یەکتری لەگەڵ یەک لە پرۆگرامی بەیانی 24. هیوادارم کە ڕۆژێکی پڕبوزە بوو بێت بۆتان. هەر لە سەرەتای پرۆگرامی شەو با پێتان بڵێم کە ئەمڕۆ لە پرۆگرامی بەیانی 24 چی ئامادەیە بۆتان. دەزانین کە ئیتر کاتێک باسی ئەم وەرزە ئەکەین، وەرزی پێگەیشتنی زۆرێک لە میوەکانە. زیاترین نیشان کە زۆر باسی لێکرێت ئەویش هەنارە. و هەناریش تایبەتمەندی خۆی هەیە کە لە چەند شار و شارستگای هەرێمی کوردستان هەنار بەرهەم دەهێنرێت. ئەمڕۆ دەمانەوێت سەبارەت بە 8مین فستیڤاڵی هەنار لە هەڵەبجە قسە بکەین. جا لەگەڵم بن بۆ ئەو کاتە بزانین ئەم ساڵ ئەو بەرهەمانی کە لە فستیڤاڵی هەنار نمایشەکرێن چین میوانی تایبەتمە بێت. جگە لەوانە هەر کەمێک لەسەر ژینگە و ئەم بابەتانە هەر ئەمێنمەوە ئەویش بە باسکردنی نەمامگەکان کە نەمە باسی نەمامگەکانەکەین بە تایبەتی نەمامگە حکوومیەکان با بزانین ئەو نەمامانەی کە دەهێنرێت بۆ هەرێمی کوردستان هیچوون لەگەڵ کەش و هەوای ئێرە گونجاویان هەیە یاخودنا نرخەکانیان چۆنە ئەمانە ئەو بابەتانە بن کە قسەی لەسەرەکەین. جگەلەوە باسی خاتونێکی خاوەنکاری کوردی دانیشتووی ئەنکارەی پایتەختی تورکیاشەکەین کە لە کاری بازرگانی مەشغوڵە بە کارێکی دیکەشەوە ئەویش نووسینە. جا بەبزانین لە چوبارەکان نووسێت. ئەمانە و بابەتانن کە ئەم بەیانیە ئێوەی بینەری بەیانی 24 بینەریەت. بالەو خاتونە خاوەنکارەوە دەست پێ بکەم کە خاتونێکی خاوەنکاری کوردە دانیشتووی ئەنکارای پایتەختی تورکیاشە. لە پاڵ کاری بازرگانێکی خۆی دەستی نووسینیشی هەیە و کار دەکات بۆ نووسینی کۆمەڵێک چیرۆک یاخود چیرۆکە شعری. 4 کتێبیشی کە کتێبی چیرۆکە شعرین نووسیوە کە سەرجەمیان باس لە ئازار و مەینەتیەکانی گەلی کوردستانەکەن. جا ئەو بە درێژایی ساڵانێکی دوور و درێژە کە کۆڵی نەداوە و هەر هەوڵی داوە کە بنووسێت لە پێناو ئەو هەموو کوردانەی کە تووشی ئاوارەیی و زوڵم و ستەم ئەبنەوە و دواتریش ئێش و ئازارەکانی وەکو چیرۆکە شعر نووسیوەتەوە لە 4 بۆیڕدا کۆی کردوەوە بە ناونیشانی جیاواز چاپیانی کردو و بڵاوی کردوێتەوە. ئەو خاتونە ناوی نەزاهەت بایبەشینە. پێکەوە لەم بابەتە کارەکانی ئەوە بینی. نزاهەت بایبەشین بازرگانێکی کوردە و لە ئەنقەرە دادەنیشێت و بەرپرسی کۆمپانیایەکی پزیشکیە. بەڵام وەکو نووسەرێکی کوردی شناسراوە و تا ئێستا 4 کتێبی چیرۆکە شێعری نووسیوە. تیاندا ئازارەکانی گەلی کوردی بەرجەستە کردووە. کێدەگری، پێڵاو، ڕۆژاوا، خەونێک بدە بە من ناونیشانی کتێبەکانی بایبەشنن. یەکەم کتێبی لە ساڵی 1990 لە دوای سوتاندنی 5000 گوندی کوردستان بەهۆی شەڕی نێوان سوپای تورکیە و پەکەکەوە نووسیوە کە بوو بەهۆی ئاوارەبوونی بەشێکی زۆری کوردانی گوندنشینی باکووری کوردستان. چیرۆکی ڕاستی نەبڕاستی مژارێت چنە ساڵە 1993 پێوە ئان نۆتی پێوە 5000 گوندی کوردە هاتن شەوتاندن. ئەودا من گەلێک خۆست و ئەز خەباتێ بکەم لە سەروان مژارە قەدەخە بوون. دەماک و قەدەخەکردن هات بفەرمی هاتڕاکردن من دەست پێ کرد ئەوەیکێ بکە گیری. ئەوەیکێ بکە گیری دخوازە بێژە ئەوەیکێ بکە ڕووکەن. ئەوەیکێ مەسەلا کورد و کوردستانی چارەسەر بکە. نزاهەت ساڵی 1990 یەکێک بۆ لە شایەت حاڵەکانی سوتاندنی زیاتر لە 5000 گوندی کوردان لە نزیکەوە هەستی بە ئازارەکانیان کردووە و لەو کاتەوە تا ئێستا بە شوێن وڵامی زۆر پرسیارتە دەگەڕێت سەبارەت بەو نەهامەتیانەی کە بەسەر کورددا دێت. جگە لە نووسین خەونی ئەوەی هەیە فیلمێک لەسەر ئازارەکانی کورد دروست کات. کورد هەر دایم ئەوێ وەک سەرمایە لوێ دەرا و لوێ کۆلانێ سەر دەستێ ملەتێ بگەڕن. یعنی ئەوە چ کێوێ مەسەلێ چارەسەر بکە. مخواست کوێز ئەو دناوە ئەو پرتوگێدا بینم زمان. پاشوە هێدی دەماک و بفەرمی هات هەنی تشت هات ڕاکردن زمانێ کورد هات ناسین و نوویساوان و تشتێدن و بێژی سەر چاند و هونەری توتکاری خەباتێ بکە. هەندی من دەست پێ کرد من خەباتە خۆم بەشاند
نەزاهەت بایبەشین لە دایکبووی ناوچەی ئیجەی سەر بە دیاربەکرە و لە ساڵی 1990ەوە لە هەموو ڕستە و دێڕێکی شیعرەکانیدا ئێش و ئازارەکانی کورد دەگێڕێتەوە و باس لە بێوڵاتی و ئاوارەیی و کوشتنی بەناحەقی کوردان دەکات کە بەشێکی زۆریان لە ڕێگەی کوردبووندا گیانی خۆیان بەخت کردووە یاخود ئاوارەی وڵاتانی بیانی بوون. ئەفسانە شام محەممەدی، کوردستان 24 ئانکارا. لێغام نینە دەلالی ژیان دەوامێ بمەشێتەوە دەلالی. باشە مادەم هەر لەسەر باسی کتێب و پەرتوو کۆمانین بە و لە ئەنکەراش باسمان کرد ئەو خاتونە لە ئەنکەرا بوون هەر لە ئەنکەرا ئەمێنینەوە بێگومان هەر کتێبێک کە ئەنووسرێت لە ئەنکەرا کە کتێبێکی کوردی بێ پێیوەست بێت بەش یاخود بەشداری لەو شوێنانە بەشداری پێ بکەن کە دەستگای چاپ و بڵاوکردنەوە هەن کە کتێبە کوردەکان چاپ ئەکەن. ئێستا 18مین پێشەنگای پەرتووک لە ئەنکەرا بە بەشداری چەندین دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردی دەستی پێکردووە. لە ماوەی ڕابردوو دەستگا چاپەمەنیە کوردەکان نەیانتوانیوە بەشداری لە ئەم جۆرە چالاکیانە بکەن و بەشێکیشیان زۆر ناڕازین لە خراپی ڕەوشی ئابووری لە تورکیا لەم بابەتە بینەری ئەم پێشەنگایە. لە ئەنقەرە پایتەختە ترکی بە بەشداریە 300 بەشانخانەیان 18مین پێشانگەها پرتوکان هاتە لە دارخستن. ئەف پێشانگەها کو 200,000 پرتوک لێ جێدەگرن لە باکووری کوردستانی و باژارین ترکیە قەت بەشانخانەیەکە کوردی بەشداری تێدا نەکردین و تو پرتوکین کوردیژی ناین فروتن. بەرپرسین پێشانگەهە ئاماژە پێ دەکەن و ji ber 200 sereki و بەشانخانەیین کوردی ئیساڵ بەشداری wê pêşangehê nebûne. Daha önceki yıllarda vardı. Di salên borî de hejmarek weşanxaneyên Kurdî beşdarî pêşangehên me dibûn. Lêbelev 2 salin ji ber nebûna derfetên aborî û baca giraniya Cihistandan weşanxaneyên Kurdî nayên Enqerê. Ji xwe di şert û mercên zehmet de pirtûkên Kurdî tên çap kirin û derfeta weşanxaneyan nîne bên vê derê. خودیە بەشانخانەیان ji ئاماژە پێ دەکەن و لە گۆری ساڵên borî ئەلەقەیەکە gelek zêde heye بۆ pêşangehêm lê rêjeya kirinê gelek daketiye û ev ji wek berê pirtûkan çap nakin. Geçen seneye göre fiyatlarda oldukça bir artış var. Li gorî sala borî nirxê pirtûkan gelek zêde bû. Her çi qas eleqeyeke zêde ya xandekar û xîneran hebe jî kirîna pirtûkan gelek kêm e. Mixabin qayrana aborî bandor li ser me jî kiriye û em jî vek berê nikarin pirtûkan çap bikin û lêçûnên me zêde ne. Loma em jî biha difroşin. Xwînerên ku berê xwe dana vê pêşangehê jî xwedî nêrînên cuda ne. Bir okur olarak fuara geldim ama Wek xwînerekê min berê xwe da vê pêşangehê lêbelê bi tirs min destavêt pirtûkan ji ber ku nirxê van pirtûkan gelek biha ye. Em jî neçarin ku bikirin ji ber ku ji bilî xwendinê tu tiştma azad nake. Kitap fiyatlarını نرخی کتێب لەم پێشانگایە بە بەراورد بە کتێبخانەکانی دەرەوە بۆ من زۆر گونجاو و هەرزان بوون. بە سەدان هەزار کتێب لێرە هەیە و هەرچیم بوێت لێرە دەتوانم پەیدای بکەم. li gorî daneyên yekîtiya weşangerên Tirkiye salane nêzî 22 milyon kitap têne çapkirin. û serê her kesî jî nêzî hev pirtûk dikewin. Lê belê li gorî daneyên OECD'yê di nava welatên ku herî zêde pirtûkan dixwînin de Tirkiye di rêza hejdan da cih digire. Vural êrişmiş. Kurdistan 24 Ankara. سەرێک لە ڕۆژهەڵاتە دەین. خاوەن پێداویستێکی تایبەتی گوندی ئاغانی پارێزگای ورمێ دەرفەتی کاری بۆ چەندین کەس ڕەخساندووە. فاتیمە هەردوو قاچی نییە، بەڵام بە هەردوو دەستی تەنیا 4-5 هەیە. لەگەڵ ئەوەشە ئێستا سەرپەرشتی کارگەیەکی جلوبەرگ دووری نەکات کە هەر خۆشی پێکی هێناوە دروستی کردووەوێ و بەڕێویشیە بات. ئەو ئەڵێت کە ڕێگە نادات خاوەن پێداویستی تایبەت لا گەیشتن بە خەونەکانی بێهیوا بێت. هەردوو قاچی نییە و بە هەردوو دەستیش تەنیا 4-5 هەیە، بەڵام ئەوە نەبۆتە ئەوەی فاتیمە بە دوای خەونەکانیدا نەگەڕێت. ئەو لە گوندی ئاداغانی ماکۆی پارێزگای ورمێ کارگەیەکی جلوبەرگ درونی کردوتەوە. به خاطر معلولیتمونه که مادرزادی امنه کار بو رشته مورد علاقه خواهرم یا حسابداریا که رشته تحصیلی من ادامه برم به خاطر یا من تصمیم کردم گند را ایشک داینن که نه تنها مرا بلکه نفرات دراجی اشتغال زایی به فاتیمە
دوای ئەوەی بە کالۆریۆسی ژمێریاری وەردەگرێت بیر لەکردنەوەی ئەو کارگەیە دەکاتەوە. سەرەتا بە 2 کەس دەست پێ دەکات و ئێستا 10 کەس کاری بۆ دەکەن و ڕۆژانەش کارگەکەی گەورەتر دەکات. ئەو دەڵێ خەڵک و خێزانەکەی پشتیوانیەکی باشیان کردووە. ئەو ڕۆژێکە زنگا تێدا ماوێ پیش رفته یک ئێرەدا قویه که خداوند نصیبم کریه یک پشتوانی خانواده‌ام دی باومه کمک ملت هم کرد سا تولیدیه راه اندازی تولیدی یک جی حمایت مسئولین واقعا مسئولین شهر ما گلک حمایت کردن. ئەو خاوەنکارە خاوەن پێداویستیە تایبەتە بە تەنیایی بەسەر کارگەکەیدا ڕادەگات. هەرخۆشی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بازار بۆ بەرهەمەکانی دەدۆزێتەوە و خواستێکی زۆریش لەسەر کارەکانی هەیە. هەر بۆیە لە زۆر شوێن و ناوەندەوە خەڵات کراوە. خود امسالک به ایشاخ مشغولن همش طرف شهر ما به عنوان کارآفرین برتر معرفی بونه ل تقدیرک منطقه آزاد شهر ما یک جی ل سازمان بهزیستی تشکر مهاتیه گرنی. فاتیمە دەیەوێ هەنگاو بە هەنگاو کارگەکەی گەورەتر بکات. خەونی ئەوەی هەیە کە کار بۆ سەدان کەسی ناوچەکەی بدۆزێتەوە و لە داهاتوودا برەندێکیش دروست کات بۆ ئەوەی پێی بناسرێتەوە. خۆی دەڵێ نەبوونی قاچ و دەستیش ناتوانێ وا بکات کە بیر لە خەونە گەورەکانی نەکاتەوە. باش دێنە سەر بابەتێکی دیکە زۆر جار ئەوترێت کە ئەگەر کارێک یاخود کەسێک فێر ئەەکەیت بە شێوە کردارەکەی زۆر باشتر فێر ئەبێت و بە شێوە پراکتیکەکەی ئەوە زیاتر ئەچێتە ناو قوڵای ئەو کارە. جا قوتابخانەیەک هەیە کە زۆر جیاوازە لە قوتابخانەی ئامادەیەکانی دیکە ناوی گیمپیە. ئەم قوتابخانە لەکوێشە لە ئوسترالیایە. بۆچی جیاوازە؟ چونکە پۆلەکانیان بردۆتە ناو کێڵگەکان و بە کردداری قوتابیەکان فێری کشتتوکاڵ و هەروەها ئاژداڵداریشەکەن و پۆل قوتابیەکان بە پێی خولیای خۆیان لەنا ئەو قوتابخانەیە دابشکراون ئەوەی کە حەزی لە کشتتوکاڵە چێتە کشتتوکاڵەوەیش ئاژەڵداری ئەو فێری ئاژەڵداریەکە. جا ئامانج لەم کارە چییە؟ ئەوەیە کە خولیای قوتابیەکان بۆ کشتتوکاڵ و ئاژەڵداری زۆر زیاتر بکەن. جیاواز لە قوتابخانەکانی دیکە قوتابیان بە کردداری ئامادەی بازاڕی کاریان دەکەن. قوتابخانەی ئامادەیی گیمپی لە ئوسترالیا ژینگەیەکی جیاوازیان بۆ قوتابیەکانیان ڕەخساندووە. فێری پیشەسازی کشتتوکاڵ و ئاژەڵداریان دەکەن و کێڵگەکانیان بۆ کردوونەتە پۆلی قوتابخانە. فێرخوازان ستایشی ئەم هەوڵەی قوتابخانەکەیان دەکەن و دڵخۆشن بۆ دەرفەتەی بۆیان ڕەخساوە. ئەوە ژینگەیەکی تەواو جیاوازە لە ژینگەی قوتابخانە هەست بە جیاوازێکی زۆر دەکەیت. دەستپێکێکی باشە بۆ ئەوەی بچیتە ناو ژینگەی پیشەسازی. لێرە بە هەمان شێوەی ژینگەی ناو قوتابخانە چەندین یاسا و ڕێسا هەن دەبێت پابندیان بیت بەڵام بە پێچەوانەوە زۆر چێژ بەخشن. قوتابخانەکە 2 کێڵگا لە خۆ دەگرێت و ڕووبەری هەریەکەیان زیاترە لە 6 مەتر دووجا. قوتابیەکان بە شێوەیەکی کردداری فێری بەهرەکانی کشتتوکاڵکردن و ئاژەڵداری دەکرێن. قوتابیەکان بە پێی خولیا و حەزی خۆیان دابەش دەکرێن. بەشێکیان فێری چاندن و بەرهەمهێنانی بەرهەمە کشتتوکاڵەکانیان دەکەن، ئەوانی دیکەش فێری بەخێوکردنی ئاژەڵ یاخود بەکارهێنانی ئامێرە کشتتوکاڵیەکان دەکرێن. ئامانجی پرۆگرامی ئەم قوتابخانەیە ئەوەیە خولیای کشتتوکاڵ و ئاژەڵداری لە مێشکی تاک بە تاکی قوتابیەکان بچێنن. قوتابیان خولیای کشتتوکاڵکردنیان بۆ دروست بووە. ئەوەش دەرچەیەک بۆ ئێمە دەکاتەوە تاوەکو ئەو قوتابیانە ببینە دەرەوە و بیان ناسێنین و چاودێریان بکەین و ئەو دەرفەتانیان بخەینە بەردەست کە ئێستا لە پیشەسازی کشتتوکاڵ بەردەستن. کارەکانمان سنووردار و بچووکن. بە ڕێژەیەکی سنووردار کاری باخداری و ئاژەڵداری دەکەین. لە کێڵگا کشتتوکاڵیەکان قوتابیان چەندین جۆری جیاواز بەرهەمی کشتتوکاڵی بەرهەم دەهێنن. دوای لێکردنەوەی بەرهەمەکانیش ئامادەی بازاڕەکان دەکرێن. باش ئەو بابەتەمان بینی ئەوە زیاترکردنی حەز و خولیا بوو لەلایەن ئەو قوتابیانەوە بۆ کشتتوکاڵکردن و بۆ ئاژەڵداری. جا
کشت و کاڵکردن و زیاترکردنی سەوزایی تەنیا بەس لە زەویە کشت و کاڵەکان نییە بەڵکو زۆر پێویستمان پێیەکە لە هەموو جیهان هەر وڵاتە و هەر شارە و هەر شوێنێک بە پێی توانای خۆی بتوانێت زیاترین بڕی سەوزایی زیاد بکات جا ئەم بەیانە زیاتر قساکەین لەسەر زیاکردنی سەوزایی و سەبارەت بە نەمامگەکان زیاتر قساکەین کە لە نەمامگەکانی ئێمە کاک هاوکار عەبدولعەزیز کە ئەو نەمامگانی کە لە هەولێرن لێرە قسەیان لەسەرەکەین بەبزای ئەو نەمامانە لە کۆ دەهێنرێت و چەندێک لەمەوبەر هاورداکرا بەڵام ئێستا هەرێمی کوردستان نەمامگەکانی توانای ئەویان هەیە ئەو نەمامانە هەر لە هەرێمی کوردستان پێ بگەن و گەورەی بکەن و بیخەنە شەقامەکانەوە بەزای چەند نەمامگەمان هەیە ئەمانە هەمووی لا هاوکار کاک هاوکار کە لێرە ئامادەی لەگەڵمان پرسیارەکەین بە خێراتی کاک هاوکار زۆر سپاس سپاسم دەکەم بانی بینەرانیش باش زۆر سپاس کاک هاوکار بەوە دەست پێ بکەین کە پێش هەموو شتێک چەند نەمامگە هەیە و ئەو نەمامگانە هەر کامێکیان پەیوەستن بە سنوورێکەوە یاخود هەر نەمامگەیەک کۆمەڵە تایبەتمەندی هەیە لە نەمامگەکەی دیکە جیای ئەکاتەوە زیاتر بەستم ئەوەیەکە لە ڕووی ئەوەی ئەگەر نەمامگەیەکمان هەبێت لە ڕووی سنوورەکانەوە دابش بکرێت جیاوازەکەی چێ لەگەڵ نەمامگەکان ئەوانەی کە ئەو چەند نەمامگەیەکە لە هەولێر هەن جیاوازەکان چییە بێت لەگەڵ یەکتریا کە ئەم نەمامگەیە بۆ چ شوێنێک تایبەتە نەمامەکانی بۆ چ شوێنێک ئەبێ بدرێت و نەمامگەی دیکە بۆ چۆ بڵێ ئەو نەمامگانەی کە لە بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان کە سەر بە سەرۆکایەتی شارەوانی هەولێرین سێ نەمامگەمان هەیە لە ناو بەڕێوەبەرایەتەکەی خۆمان لەو سێ نەمامگەیە هەرێکەمان ئەوە نێبرێت دابش بووبین بەسەر سنوورەکان هەر نەمامگەیەک تایبەتە بە چاندنی چەند گوڵ و دارێک یعنی لۆ نمونە ئەو عەتمەن بێگومان دەبی ئەو نەمامگەی کە هەندێک ئەو بەرهەمانەی کە تایبەتن بە هەندێک وەرز یاوتەیە هەندێک وەرز ناتوانانی هەندێک گوڵ هەیە هەندێک زۆری گوڵ هەیە هەندێک نەمام هەیە بەرهەم بینی بۆیە دەبێت لە نەمامگەیەک بێت تایبەتمەندێک خاصی خۆی هەبی بۆ نمونە ئێستا نەمامگە یەکمان هەیە مامگەیەک کە گەورەترین نەمامگەیە لە سنووری بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان لەو نەمامگەیە تایبەتمەندی ئەومان هەیە کەەوە تەدفیە ئەو تەبریدمان هەیە سیستەمی تەدفیە یانی سیستەمی ساردی گەرمیمان هەیە ئەوەش وا دەکەکەوە بە درێژایی ساڵ بەرهەممان هەبێت ینی بۆ وەختە کە سار دادێ تەدفیە گەرمی پێ دەکەین کە گەرم دادێ تەبرید پێ دەکەین فێنێکەوە پێ دەکەین بۆ نەباتەکان بۆ ڕۆکان بۆ ئەوی لە هەر چوار وەرز ئینتازمان هەیە بەرهەممان هەبێت زۆر باشە باشکە هاوکار ئەو نەمامانەی کە دواتر ئەخرێتە شەقامەکانەوە لە پارکەکاندانرێت لە هەر شوێنێکی دیکە ئەمانە نەمامی هەرێمی کوردستان خۆیەتی یاخود نەمامانە هاوردەکراون ئەگەر هاوردە ئەکرێن لە کوێ هاورداکرێن ئەگەریش پێداویستەکانی خۆمان پڕکاتەوە ئەوە کە باشتر بڵێ ئەو نەمامانەیە کە بەرهەم دێنرێت هەموو ئەوەی کە خیاخود دەچێنرێت زیادەکان لە شوێنە گشتەکان هەمووی بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکانە هەمووی خۆمانە بەرهەمی ناوخۆی خۆمانە کەوا بە تایبەتی ناو هەولێر کە باز دەکەم ئەو هەموو لەو سێ نەمامگەیە بەرهەم دێنێت بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان هەڵدەستێ بە دابینکردنی پێداویستەکانی نەمامگەکان ئێمەش وەکو نەمامگا هەڵدەستین بە چاندنیان و هەموو گەورەی دەکەین و دەیکەینە نەمام ڕوانیسە شەقامەکان دەکەن ئینجا بە نەمام بێ یاخود بە گوڵ بێ گوڵە وەرزیەکانمان هەیە هەمووی هەرێمی کوردستان 100% هیچی ئەوە نییە پێشتر لە دەرەوە هاوردە ئێستا لە دەرەوە هاوردە ناکرێت بڵێ پێشتر لە دەرەوە دەهات بزەبت بەڵام پاژەوەی کە تووشی ئەو هەزمە ئەو اقتصادی بووین کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد هەڵساین بیرمانەوەی کردەوە بە نەمامەکان ئەوەی کە دەهات پێشانەکە لە دەرێ با بە خۆمان ئینتاجی بکەین کاربەندی زراعیمان زۆرە ئەندازیاری کوشتکاڵیمان زۆرە نەمامگەمان هەیە هەڵساین بە دابینکردنی تۆ چیسون خۆڵ و ئەوشتانێک کە پێویستن بە خێوکردن نەمامە گەورەکردنەوە بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان سەرۆکای شارەوانی بۆیان دابینکردن و ئەمە چەندین ساڵە ئەو نەمامانان لە لای خۆمان بەرهەم دێین و گەوران دەکەین دەیەمەینە سەر شەقامەکان هەمان ئەو جۆرانن کە پێشتر لە دەرەوە هاورداکران لەگەڵ کەشوهەوای هەرێمی کوردستانە هەمووانە گونجاون بە تایبەت کە باز دەکەی بە نەمامی داری سیسەم ئەو دارە پێشانەکە
یەکەم جار کە هات لە پاچ منارە چاندرا لەلایەن کۆمپانیایش تورکەوە کە هات ساڵی 2006 بوو کە هات چاندرا ئەو نەمامە ئەو دارە تەمەشامان بەپێی تەجارب و ئەوی خۆمان تەمەشامان کردێ لەگەر گەرمی و سادی هەرێمی کوردستان دەگونجێ لەگەڵ کەشوهای خۆمان دەگونجێ ینی هەڵساین بە زیادکردنی ئەو دارە و لەگەڵ ئەوەش کە ساڵ بە ساڵ کە ڕێژێ ئاو کەم دەبێتەوە یانەوە خۆیان خۆتەوەتەیە هەڵساین بە ینی کە تەجروبەمان لەگەڵ کرد زانیمان ئەو دارە ئاویشی کەم دەوێت چکە لەبەر ڕێگەکەی وەتەدیە دەچێتە ناو خاک ئاوی کەم دەوێت هەڵساین بۆیە گوتمانماندامە ئاوی کەمتر دێ و بەرگەی کەشوهای کوردستان دەگری ئەو دارە 100% ئێستا ساڵانە ئەمە ئەو ساڵەکە زیاتر لە 100,000 دارمان بەرهەمهێناوە لەو دارە و چاندومان لەسەر لە شەقامەکان و شوێنە گشتیەکان وارەوەها بەردەوامیشین وەزوەی نوێشمان دووبارە ئێستاوا لە ناو نەمانگەکانە بەرهەممان هینەوە زۆر باشە کاکاکەر جۆری ئەگەر بە ژمارە باس بکەین و بە جۆر بڵین ژمارەکە هیچ بە جۆر بڵین چەند جۆر نەمام لە نەمامگەکان لە هەر سێ نەمامگەکە هەیە وەکو جۆر بڵێ وەکو جۆر بەپی وەرزەکان ئەمە جۆرەها گوڵ و نەمام دەچێنی بۆ نمونە ئێستا لە وەرزەکە تێداینا لە نەمامگەی یەک کە باز بکەین 24,000 گوڵی هەمیشە بەهارما هەیە کە پێ دەرێن ئەقەحەوان ئەو گوڵە ئێستاوا ئیشی لەسە دەکرێت و تا نەقل کرا لە مانج 12 دێتە سەر شەقام شوێنە گشتەکان دەچیندرێ ینی وەرز ئەمە ئەو دەکەین ئەو گوڵانە زیاد دەکەین دێنە سەر شەقامەکان وارها بێتەوە نەمامی سیسەم دەدۆنیا ڕۆزماری هیرۆپس گوڵەکان لە گوڵە باغا بەیبی ڕۆزە پەپولێ پەتۆنیا ئەو گوڵانە زۆر باشە گەروا بێت زۆرێکی لە ئەو جۆرانەی کە لە وڵاتانی دیکە هەن هەمووی لە هەرێمی کوردستانە هەمووی کە هەیە کە دەهاتە دەرەوە ئێستاکامی قەلەم دەکەین و بە قەلەم ئەو چەند ساڵە بە قەلەم لێگرنگ دەچینەوە بە هەیە خودت بە تۆ تۆیەکەی دابین دەکەین و دەچێنین دەکەین و نەمام پێویستمان بە دەرەوە ناوێت زۆر باشە کاکاوکار وەکو نرخ بگومان ئێوە نەوامگا حکوومیەکان ئەبێ لە ڕووی نرخەوە جیاوازیەکی زۆرتان هەبێ لەگەڵ با بڵین نەمامگەکانی دیکە کە نەمامگەیەکی ناحکومین لە ڕووی نرخەوە چۆنە ئایا خەڵکی ئاسایی ئەتوانێت لێتان بکڕێت یاخود نا ئەم نەمامانە تەنیا بەس بۆ فەرمانگە حکوومیەکانە بۆ شەقامەکانی شار و ئەو با بڵین شوێنانی کە پەیوەستن بە هەولێرە و لە سنووری هەولێران و بۆ ئەو ناوە ئەو شوێنانە بیانێژن نەمامەکان ئەوەی کە بەرهەم دێ هیچی بۆ فرۆشتن نییە ئەمە لەبەرەوەی نەمامگەی حکومینە نەمامگانە نەمامەکانی خۆمان بەرهەمەکانی خۆمان بە خۆڕایی دابەشی سەر سنوورەکانی ناو شاری هەولێری خۆمان دەکەین بە پێی شوێن ئەو شوێنانی کە ئامادە دەکرێت بۆ چاندن یاخود بۆ دروستکردنی غابات و بۆ زیادکردن ڕێژەی سەوزایی لەو شوێنانە دەچینێت خۆیان خودەوە کە قوتابخانەکان شوێنە گشتیەکان کە داوا دەکەن بە خۆڕای دەیاندرێتی هاڵاتی ئاسایش زۆر جار هاتیۆ لە لای مدیرمان کاگڕێبین بەدەستخۆشیەوە یارمەتیان دەدا و چەندیان پێویست بە پێی ئەو شوێنەی کە پێویستیتی ئەوە بۆی دابین دە بۆیان دابین دەکا و دانێتەوە ئێمەش بۆیان دابین دەکەین زۆر باشە ئەو گەڕەکانی کە بەپێی وەرزەکانە و گەڕەکانی کە ئێستا بەشی سەوزایی جێگەی بۆ بەجێ هێڵراوە بەکو باخچە و شوێنێکە گوڵی تیا بنێژرێت ئەمانە ئەو شوێنانە کە لە سنووری شارەوانیەکانە هەن بەڵام هەندێک گەڕێک هەیە نیەتی ئەگەر ئەوان بێن خۆیان داواکاری لای ئێوە تۆمار بکەن چۆن ئەبێت ئەو کارە بکەن و بێن داوای نەمام بکەن بەسەر ئەو نەمامان ئەو شوێنانی کە زۆری گەڕەکەەکان ئێستا کراوە باخچە و باخچی لە کراوە یاخود ئەو گەڕەکانی کە ئێستا کە بازەکەی هەندێک ئەو گەڕەکانە نوێنە کە باخچیان نیە هەمووی لە ماستەر پلانی سەرۆکاتی شارەوانی ئەندازە پارکەن هەمووی نەخشەی بۆ چێشراوە و ئیشاڵە لە ئایندەکی زوو بەپێی بودجە و بەپێی بەرنامە سەبر هەمووی دەکرێتە باخچە و هەمووی دەکرێتە سەوزایی بەڵام ئەوەی کەشە هەشە هاوڵاتیان و خلۆ پێشدەرگاکانی خۆیان لە خلۆ ماڵەکانی خۆیان بە ڕێبەرایەتی ئەندازی پارکان درێخی نەکردووە لە دابینکردنی نەمام و گوڵۆشنا هەموو هەرچی هاتبی بە خۆڕایی نەمامان داونەتێ هەروەها لە قوتابخانەکان لە نەخۆشخانەکان بێ لە هەر شوێنێک بێ لە سەوزایی ناو شاری هەولێر دابین دەکەین باش کاگاوکار ئەو نەمامانی کە ئەنێژرێت زیاتر لە ڕووی کەشوهاوە مەبەستم لە ڕووی ئاویاریەکەیەتی ئاو پێدانەکی جۆرەکانیان ئەو جۆرن کە بە پێی ینی بە
ئەو بارانی کە لە وەرزە هەیە تێر ئاوە بن یاخود هەڵتانداوە کە جۆرێک بێت کە زیاتر شارەوانەکان ناچار بن ئاوی بدەن یاخود ئەو جۆرە بێت کە مەبەست لێتی زیاتر لە ڕووی بە کەش و هەوای ئاسایی گەشە بکات. بڵێ هەروەک لە سەرەتا باسم کرد کە وەکو تەجروبەمان لەسەر ناوەدارێک کرد جۆرەدارێک کە داری سیسەم پێدەن ناوی زانستەکەی دڵبری جاسی سۆیە ئەو جۆرەدارە توانای بەرگەرکردنی لە ببێ ئاوی و لە کەشوهای هەرێمی کوردستان هەیە کە زانیمان بەرگەگرتنێکی باشی هەیە بۆ کەش و هەوا و هەروەکە باس کرد لۆ کەم ئاوی و ئاو ئەوە زۆر شتێکی چاکە و هەستین بە زیادکردنی لە 2010 ئەمە ئەو دارە بەرهەم دێنین هەتا ئێستا ساڵانە لە سینەمامگەکە لە هەر یەکەیان 25,000 ئەوەی دی 35,000 ینی هەتا 50,000 دەڕوا ینی هەموو ساڵێ لە نەمانگەکانی خۆمان هەتا 100,000 دار لەو دارە بەرهەم دێنین ینی تو 100,000 دارێک گەلە زۆرە ئەگە بێتونەوە شاری هەولێر وەرکە ئاشکاکە لە شەقام و شوێنە گشتەکان دەمیدرێ دارێکی گەلک ئێستا دارەکان زۆری گەورە بووینەوە سیمایکی جوانی بەخشیوە هەروەها کەم ئاوی ئەو زۆر مهمە توانای بەرگەکردنی ئەو دارە بیدایەت کە دەچیندرێ هەتا 2 ساڵی یەکەم تەنها 2 ساڵ یەکەم بەس خزمەتی بکەی ئاگا لێ بیتن 2 ساڵ یەکەم هەندێک ئاگا لێ بیتن کە لۆ ئاوی پاشانەکە لە 2 ساڵی بەرەوسەرەوە هەر هیچ کێشەی نابیتن. بەڵێ مش مەبەستمەوە ئێوە هەر ئەرکەکەتان کێشە ئەرکەکە بەنەوە هەبێت بۆ لایەنێکی تر نەبێتە ئەرک و بۆ ئەوانیش سوک بێت دەستەکان تا خۆش بێت بۆ هیوایی کە ژینگێکی سەوزمان هەبێت و ڕێژەیەکی زیاتری سەوزاییمان هەبێت بەڕێز هاوکار عەبدولعەزیز بەڕێوەبەری نەمامگەی 2 لە بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارک و باخچەکان ئەم بەیانەی میوانی ئێمە بۆی سپاس دەکەین. سپاس بە ئێوەش سپاس بە بینەران سپاس. بەڵێ ئەمڕۆ باسی هەشتمین فستیڤاڵی هەناریش ئەکەین کە پاییزی هەڵەبجە با بڵین هەشتمین فستیڤاڵی هەنار کە لە پاییزان لە هەڵەبجە ئەنجامەدرێت لە پارکی یاری هەڵەبجە دەست پێ ئەکات ماوەی 3 ڕۆژیش بەردەوام ئەبێت و دو ئامادەکاریەکان کراوە بۆی کە فستیڤاڵەکە لەلایەن تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە ڕێکخراوە و زیاتر لە 450 جوتیار و فرۆشیار بەشداری لەم فستیڤاڵە ئەکەن بۆ ساغکردنەوەی بەرەبوومەکانیان. دو ئامادەکاری تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە و جوتیار و فرۆشیارانی هەشتمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەیە. یەکێک لە ڕێکخەرانی فستیڤاڵەکە باز لە چۆنیەتی بەڕێوەچوونی فستیڤاڵی هەنار دەکات. تا ڕادێک باشن هاوکارمانن فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە ئەمە هەشتمین فستیڤاڵە کە ئەکرێ و ئەمە وای کردووە کە دەنگدانەوەیکی باشیە بێت لە هەموو کوردستانە و ئەمە وای کردووە کە زۆربەی خەڵکی تیژ لە شارەکانی ترۆ لە هەولێرەوە لە ڕانیەوە لە قەڵاتزیەوە لە چەمچەماڵەوە لە کەلارەوە ئەمە بەشداربوومان هەیە و کە هاتوون بەشداربوون لە فستیڤاڵەکە. زۆرترین دوکان بۆ ساغکردنەوەی بەرووبوومی جوتیاران و فرۆشیارانی بەرووبوومی خۆماڵی کراوەتەوە بۆ ئەوەی بتوانن بەرووبوومەکانیان ساغ بکەنەوە و ببێتە ناوەندێکی گرنگ بۆ ناساندنی کاڵاکانیان. خۆی لە ڕاستیدا پلانی ئەمە وا بوو 400 خەڵک یا جوتیار بەشداری لە فستیڤاڵەکە بکە بەڵام بەهۆی ئەو خواستە زۆرەی کە لەسەر بەشداریکردن هەیە تەسەورەکەم لە سەروی 450 کەسەوە بەشداری بکە لە فستیڤاڵەکە. ئێمە هەر لە سەرەتای دەستپێکردنمان بە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە لە ساڵانی ڕابردوو بەردەوام هەوڵمان داوە کە دەرفەتیش بۆ جوتیاری سنوورەکانی تر بڕەخسێنین و یا خاوەنکاری سنوورەکانی کە بڕەخسێنین بۆ ئەوی بەشداری بکەن بۆی جۆرێک لە تێکەڵی لە بینی شار و ناوچەکان و جوتیارانە دروست بێت بۆ ئەم ساڵیش ژمارەیەکی باش لە خەڵکی ناوچەکانی کە لەم فستیڤاڵە بەشداری ئەکەن. هەشتمین ساڵە فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بەڕێوە دەچێت. لەم فستیڤاڵەدا تەنها جوتیاران و فرۆشیارانی هەڵەبجە سوودمەند نابن. بەڵکو لە سەرتاسەری کوردستانەوە هەرکەس خوازیاری بەشداریکردن بێت دەتوانێت بێت و بەرووبوومەکانیان و بەرهەمی ناوچەکانیانی تێدا بناسیێنێت. ئەم ساڵ زیاد لە 450 دوکان بۆ جوتیاران و فرۆشیاران کراوەتەوە بۆ نمایشکردنی بەرووبوومەکانیان. ئەڤین عەتا کوردستان 24 هەڵەبجە. بەڵێ زیاتر قساکەین لەسەر فستیڤاڵی هەنار بۆەوەی کە بزانین ئەم ساڵ فستیڤاڵی هەنار بە شێوەیەک بەڕێوە ئەچێت ئەویش ئەرسەلان عابید سەرۆکی تۆڕی ڕێکخراوی
هەڵەبجە کە هەشتمین فستیڤاڵیان ڕێکخستووە لەگەڵمان ئەبێت بۆ ئەوەی کە زیاتر سەبارەت بە فستیڤاڵی هەنار زانیاری وەربگرین. ئەم کاتت باش کاگەرسەلان، هیوادارم کە باش بیت و ئینشاءڵڵا کە فستیڤاڵێکی پڕخێر و بەرەکەتە بێت. کاکە ئەرسەلان، دیارە لە ناو راپۆرتەکە باس لەوە کرا. سپاس بۆ جەنابەت بۆ تەواوی بیسەرانی خۆشەویست. سپاس بۆ ئێوەش. کاگەرسەلان، دیارە لە راپۆرتەکە هاوکارم ئەڤین عەتا ئاماژەی بۆدا کە تەنیا جوتیارانی سنووری هەڵەبجە نییە کە ئەتوانن بەشدار بن، بەڵکو جوتیارانی دیکەش بۆ ساکردنی بەروبوومەکانیان ئەتوانن بەشدار بن. بەڵام دەمەوێت بزانم میکانیزمی بەشداربوونیان بە چ شێوەیە کە چەندێک پێش ئەوە ئەبێ ئامادەکاری بکرێت یاخود خۆیان تۆمار بکەن بۆی کە لە فستیڤاڵەکە بەشدار بن. بەڵێ زۆر سپاس. ڕاستی بڵێ ئێمە وەگەوەی کە خواستمانە لە ئایندەی نزیکە دوورە ئەم فستیڤاڵە بەرەوە بە جیهانی بوون بڕوە، هەوڵمان ناوە دەرگای بەشدار بوون وەک جوتیار و خاوەن بەرهەم و پیشە کراوە بێت سەرەتا لە هەرێمی کوردستانە و ئەم فستیڤاڵە بووی بۆتە ساڵانە کەواتە ینی وە بەردەوامیشی وەرگرتووە. ئیدی زۆربەی خاوەن پیشە و بەرهەمەکان خۆیان ینی پێشببینی ئەوەکەن کە ئەم ساڵش فستیڤاڵ هەیە و ئەکرێ. ئەمە زیاد لە 2 مانگ پێشتر جۆرێک لە ئاگاداری پێشوەختەیین کە ئەم ساڵ فستیڤاڵی هەنار ئەکرێ و پێشوازی و دەرفەتی بەشداری بۆ تەواوی پیشەوەران و جوتیار و خاوەن بەرهەمەکان لە کوردستانە هەیە. ئەمەشە بێتە ینی ئاگادارکردنەوەیەک بۆ خۆ ئامادەکردن و هەروە بەشداربوونش لە ڕێگەی ئەلکترۆنیەوەیە. هەر خاوەن پیشە بەرەمێکیش دەتوانێت لە هەر شوێنێکی کوردستانەوە یان لە دەروی کوردستانیش ئەگەر لە ئایندا چاوەڕوانی ئەو ئاستین ئەتوانێت بەشدار بێت. زۆر باشە. کاگەرسەلان، ئەو بەروبوومانەی کە نمایش ئەکرێت لە فستیڤاڵی هەنار مەرجە هەموو بەروبوومەکان بەروبوومە خۆماڵەکان بن؟ بەڵێ ڕاستی ئەمە ئامانجی سەرەکی ئەم فستیڤاڵە، بەڵێ پشتیوانیکردنی پیشەوەران و جوتیارانی خۆماڵین و پشتیوانیکردنی بەروبوومی خۆماڵیە، بەڵام دیارە ینی کۆنتڕۆڵکردنی بە شێوازێکی تەواوی ئەم فستیڤاڵە بەرفراوانە کە ئەم مەرجە بشەست بێنرێت تا ئێستا بە شێوەیەکی تەواو نییە. کەمێک دەستکراوەیەک هەیە تا بتوانین بۆ ئاستە بگەین. سەرەتا بۆی ئەم فستیڤاڵە زۆرترین بەشدار بوو و دەرفەتێکی کراوە و ئەنی ناسنانی زیاتری بۆ بکرێت. کەمێک دەستکراوەی ئەبێت، بەڵام مەرج و تکا هەیە کە بێ بەروبوومەکە خۆماڵی بێ و زیاتر پشتیوانی و دەرفەت بۆ ئەو خاوەن پیشە و بەرهەم و هەنگەوان و خامانی دەستڕنگینی خۆماڵیە. زۆر باشە. ئەو کاگەرسەلان، ئەوەی کە گرنگیشە لەم فستیڤاڵە جۆری بەرهەمەکانە، جۆری و بەرهەمانی کە لێرە نمایش ئەکرێن چین؟ ئەم جارە چییە با بڵێن، یاخود جیاوازی ئەم جارە لەگەڵ فستیڤاڵەکانی دیکە چییە؟ ڕاستی هەمیشە چالاکی ساڵ لە دوای ساڵ ئەبێ لە ڕووی ئیدارەدان و ژمارە و ڕێکخستن و کوالەتی بەشداری پیشەوەران و جوتیار و خاوەن بەرهەمەکان بەرەو پێشەچێ. حتممەەوە بەرە پێشونێمە ئەم ساڵ بە سیمای ئەم ڕێکخستن و شێوازی بەشداریکردن و ئاستی بەشداریکردنەکەەوە بە ڕوونی دیارە و دیارە بەروبوومە پاییزیەکان زۆرچین ڕوبەری فستیڤاڵەکەیان داگیر کردووە لە هەنار و گوێز و هەنگوین و ئەم جۆرە بەروبوومە پاییزی و خۆماڵیانە لەم سنوورە و لە هەرێمی کوردستانە و دواتر دەرفەتی باش ڕەخسێنراوە بۆ خانمانی دەستڕەنگین کە پێمان وایە کەمتر لە شوێنی کەو لە کاتی ترا ئەم دەرفەتەیان ئەبێ. ئێمە مەساڵ ینی بۆ نمونە فستیڤاڵێکی لەم شێوە ئەتوانێت لە ماوەی 3 ڕۆژە نزیکەی 100,000 گەشتیار و میوان و کڕیار بینە بازارێکە کە خانم بتوانێت بەروبوومی ساڵێکی ئیشی دەستی ساڵێکی خۆی ساخ کاتەوە کە ئەمەش ڕوبەرێکی زۆری فستیڤاڵەکەی داگیر کردووە و تایبەت ئەم دەرفەتەمان ڕەخسانەوە تا خانمانیش سوود لە کات و پیشە و بەهرەیان وەرگرن و دەرفەتێکە بێ بۆ ساقکردنەوەی بەرهەمەکانیان وەک هەندێک بۆ بەردەوامبوونیان لەو کارە. باشە. پێتان وایە یاخود پێشببینی ئەوە ئەکەن کە ئەم ساڵ گەشتیارێکی زیاتر سەردانی پێشەنگاکە بکەن لە ساڵی پار یاخود پێشببینەکانتان چۆنە؟ بە تایبەتی ئێستا باڵین کەش و هەوا خۆشیشە هێشتا ینی ئەو ساردە نیە. ئێمە بەڵێ زۆر ڕاست لە شەڕوانگەیەکەوە توانین بەڵێ پێشببینی کی گەشتیارێکی باش بکەین لە ئاس چاوەڕوانیا بێت.
یەکێک لەوانە بۆ منە ژمارەی بەشداربوونی خاوەن پیشە و خاوەن بەرهەم و خانمانی دەسڕنگین و کە لە سەر تاسەری کوردستانەوە بە جۆش و خۆشێکی زۆرەوە بەشداریان کرد. ئێمە سەرتاویسمان لە 400 یەکە و 400 بەشدار بوو ینی ڕایگرین، بەڵام لەسەر خواست و داواکاری ئێستا نزیکەی 700 خاوەن پیشە و بەرهەم و جوتیار لە 500 یەکایجی کراوەتەوە کە ئەمەش لەسەر خواست و داواکاری و شاری بەشداربوونی ئەم خاوەن پیشە بەرهەمە بەڕێزانە بوون و هەروەها ئەنی ئەو خواستە زۆرەی بۆ بەربوومی خۆماڵی دروست بووە. ئەو دەنگدانەوە گەورەی لە میدیا و لە تۆڕە کۆمەڵاتیەکانە دەنگی دایەوە، ئەمانە بۆ ئێمە نیشانەیەکن کە چاوەڕوانەکرین بەشداربووەکان لە ساڵانی ڕابردوو زیاتر بێ. باشە کاگەرسەران ئەو کەپرە یاخود ئەو شوێنەی کە هەر جوتیارێک یاخود هەر خاوەن بەرهەمێک بۆ ماوەی ئەو سێ ڕۆژەتیا ئەبێت بە چ شێوەیەکە؟ ئایا بە بێ بەرامبەرە یاخود بە بڕی مەبلەغێکی ڕەمزیە بۆ ئەو سێ ڕۆژە؟ بەڵێ ڕاستی بەسپاسەوە ئەم ساڵ بە ڕچاوکردنی وشکە ساڵی و قەیرانی وشکە ساڵی و کەمی بەروبوومی خۆماڵی لەلایەکەوە و بۆ پشتیوانێکی زیاتری خاوەن پیشۆ بەرهەمەکان حکوومەت هێرێمی کوردستان کۆی تێشووی ئەم فستیڤاڵی لە ئەستۆ گرتووە، تەواوی خزمەتگوزاریەکان یەکەکان و هەر پێداویستێکی تر کە پێویستیان بێ بەرامبەر بۆ جوتیار و خاوەن پیشۆ بەرهەمەکان ئامادە کراوە. بەڵێ جگەلەوەی کە فستیڤاڵەکە تیادا بەرهەمە کشت و کاڵەکان و کارە دەستیەکان تیا ساغ ئەکرێتەوە، هیچ جۆرە چالاکیەکی دیکەشی تیا هەیە؟ بەڵێ ئێمە بەردەوام هەڵمان ناوە ینی تەنها جۆرێک لە بازارکردن نەبێ بەڵکو ئاوێتەکردنی هەم کەشێکی خۆشی پاییزی و هەم شوێنێکی سەوزی دڵگیر و هەروەها کۆمەڵک چالاکی هوەری بۆ نمونە سێ چوار پێشەنگای شێوەکاری تایە ساڕە ئەوانش دەیان کتێبخانە و چالاکی معریفی و گفتوگوی لە فستیڤاڵەکە ئەبێت و هەروە چالاکیێکی ئەسب سواری دوانزە سواری مەریوان لەگەڵمانە بەشدارە بن و بەپێی توانەش سێجێکی کراوە ئەبێت بۆ گفتوگۆ بۆ هەر بەرهەمێکی هوەریتر لەمای ئەم سێ ڕۆژە ئەگەر هەر دەستگا و دامەزراوەیەک بە پێویستی بزانێت و ئامادەیی هەبێت. زۆر باشە. یەک پرسیارم هەیە بە کورتی ئەگەر وەڵامم بدەیتەوە کاگەرسەرانەویشەوەیەکە وەکو خۆتان ئێستا کە لە ناو هەڵەبجەن و هەڵەبجە بەناوبانگە بۆ هەنارەکەی هەناری ئەم ساڵی چۆن ئەبێت؟ هەنارەکە هەنارێکی جوانە؟ بەڵێ ڕاستی جارە هەرە بێ بڵێم جوانە، بەڵام لەلایەکەوە وەکوڵم کەشەوە بارانێکی باش بوو بەڵام بە خۆشحاڵیەوە بەڵام بە خۆشحاڵیەوە کە بەروبووم بەڵێ کەم بوو بەڵام کوالیتەکەی باشە، ینی بە دڵنیاییەوە جۆری هەناری ئەم ساڵ هەنارێکی تایبەتە بێ و ئەگەر گەشتیارانی میوانان ینی پێڕانەگەن بۆیان بەشیان نامێنێ. دەستەکانتان خۆش بێت. سپاسانەکەین کە ئەم بەیانیەکاتان بە ئێمەدا لە کاتێکەکە مەشغوڵن و خەریکی ئامادەکارین بۆ فستیڤاڵەکە. ئەرسەلان عابید کە سەرۆکی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجێ ئەم بەیانیە لەگەڵمان بووی سپاس دەکەم. گۆڕانکاری کەشوهاوای کردووە کە وەرزی کۆکردنەوەی کوارگ یاخود قارچک کەی دارستانەکانە لەسەر سنووری نێوان فەڕەنسا و سویسرا دوا بکەوێت و ڕۆژانە خەڵک بۆ لێکردنەوەی کوارگ و قارچکە ئێمە خەڵکی گەرمیان پێڵێن قارچک ڕوو لە دارستانەکانی سەر سنوورەکات و جۆرەها قارچک کۆئەکەنەوە. بەشێکی زۆری خەڵکیش ئەم کوارگانە دەبەنە پێشەنگایەک بۆ ئەوی کە بزانێت یاخود دەخورێت یاخود نا یا ژەهراویە واتە تاقیکردنەوەی بۆک. بەگشتی لە 2 مانگی هاویندا لە ناوچە سنووریەکانی نێوان فەڕەنسا و سویسرا خەڵک بۆ کۆکردنەوەی کوارگ ڕوو لە دارستانەکان دەکەن. بەڵام ئەو شەپۆ لە گەرمایەی ڕووی لە ئەوروپا کرد، وەرزی کۆکردنەوەی قارچی دواخست. هاوینی ڕابردوو ئێمە کۆمەڵێک کوارگمان لە تەمووز و ئابدا لێرە دەستکەوت، بەڵام ئەم ساڵەوەندا گەرم بوو کە هیچمان دەست نەکەوت. ئێستش هەمویان بەیەکەوە هەڵتڵۆقاون. دارستانەکە پڕە لە کوارگ کە هەرێکەیان ناو و شێوە و ڕەنگ و قەبارەیەکی تایبەتی هەیە. هەندێک لە جۆرەکانی کوارگ لە چەند بەشێکی ئەوروپا زۆر باون و دەخورێن کەچی هەمان جۆریان لە بەشەکانی دیکەی ئەم کیشوەرە بە هیچ شێوەیەک ناخورێن.
بەڵام گرنگترین بابەت لە کاتی لێکردنەوەی قارچەکان ئەوەیە بزانرێت ئایا دەخورێن یان ژەهراوین. پێویستە چاوت بە باشی ببینێت و باش شارەزای دار و درەختەکان بیت چونکە کوارگەکان زۆربەی کات لە نزیک دارەکانەوە گەشە دەکەن. ژمارەیەک لەو کەسانەی کوارگەکان دەبڕن ئەو کوارگانەشیان کۆ کردوتەوە کە پێیان ئاشنانین بۆ ئەوەی دواتر لە پێشانگەیەکدا لەگەڵ شارەزایانی کوارگ لیان دڵنیا ببنەوە. کارێکی باشمان کرد کە هاتین بۆ ئێرە چونکە زۆربەی ئەو شتەی کۆمان کردبەوە بە کەڵکی خواردن نەدەهات. مای شەرمەزاریە بۆمان بەڵام لەوە باشتر بوو کە کوارجی ژەهراوی بخۆین. پێشانگای کوارگ هەردوو ساڵ جارێک لە ناوچەی ئاڤۆلی لە سویسرا دەکرێتەوە و مەبەستلەی شارەزاکردنی هەوادارانی قارچە لەگەڵ ئەم بەرهەمە و کەمکردنەوەی حاڵەتەکانی ژەهراوی بوونە بە قارچک. لەم ناوچەی سویسرا هەر کەس بۆی هەیە ڕۆژانە تەنیا 2 کیلۆ کوارگ کۆبکاتەوە، بەڵام لە فەڕەنسا هەر کەسێک دەتوانێت تا 5 کیلۆ قارچک بخاتە ناو سەبەتەکەیەوە. لە وڵاتانی ئەوروپا هەر وڵاتێک بە جۆرێک یاسا مامەڵە لەگەڵ ئەو کەسانە ئەکات کە بەکارهێنەری مادە هۆشبەرەکان. لە هۆڵەندا ڕێگە پێدراوە، لە ئەڵمانیا قەدەغەیە لەبەرەوەی کە هێنانی ئەو مادانە لە سنوورەکانی ئەڵمانیا کۆنتترۆل ناکرێت. حکوومەتی ئەو وڵاتە بۆ ئەم کارە پلانێکی نوێی ڕاگەاندووە، نیازی وایە کە بەشێک لە بەکارهێنەران ئازاد بکات. مادەیەن بێهۆشکەر ji sala 1961 ve bi fermî li Almanya bi hemû corên xwe ve qedexena. Kirîn û firoştin û bikaranîna wê jî. Niha û li gor yasayê bi tenê rêjeya 0,2 dikare li hin ciyên destnîşankirî bêdîtin. خەڵکێکی زۆر دێن ئەکرن لە ئێمە ڕۆژانە لێ فرۆشین، بەڵام ئەگەر سەربەستبێی تر ڕەنگە مشتریشی زۆرتر بێت. زۆرتر بیان بکڕن لەبەرەوەی کەیتر ئازادە لە هەموو شوێنێکەیە خەڵک ترسیانەیە دێ نەکڕن. Ev welatî dibêje car caran ez qennabê dikişînim, lê ya Almanî sivik e, ew ji Holandayê ji xwe re tîne. Lê xwaziyare bi serbestî ya normal li vir jî bê peyda kirin. Ja, also ich denke darüber, man sollte auf jeden Fall Cannabis... Ez bi xwe dixwazim qenab bi her awayekî bê serbestkirin. Bi baweriya min wê gelek baştir be. Li vir bê çêkirin û bê tirs. Wê peyda bibe. Kesên nexweş bila nekêşin û yên saxlem bila azad bin. Lê ez naxwazim drogen yên giran wekî kok, heroîn bêne çêkirin û anîn. Also ich würde auch dem fürsprechen, ganz einfach. Salane hikûmeta Almanya ji bo meremên tenduristî 20 milyon tenên qennabî dikire û li gor projeyasaya daxwazkirî kurê bidin her kes ser û 18 salan rojana mafê wan hebe 20 graman bikire. Mamoste Ehmed Cizîrî weke şarezayekî civakî û melayê mizgeftê lêkolînek li ser vê pirsê kiriye. Vê kêşeyê û çendên din weke belayên serdemê dibîne. بله براستی تقریبا سه بابت سرکین افریقا گلکت خطرناکن سر کمالگه مروایتی همیه یعنی یکیش هو بابت مخدرات آنها و دیگر بابت جنسیه و اوی رگز بازیه که گلکاتی بربلاف کرنه و یه درجه که اوی الحاده اف هر سی بابت تنه اف هر سی ظاهره اف دیارده تنه بیجن علما و شارزا ادوا 20 ساله دا دی گلک یعنی دی گلک دیار بس خودی نکتن و کی میگوید وابی سالا بید اگر راگرتن نبید اگر وقایه نبیدن کردمه اوجی توش بید تو جه داخله تنها فروشتنا مادەیەن بێهۆشکەر لە ئەڵمانیا قەدەغەیە بتەنێ ڕێژەیەکە کێم ئەنکو سڤک ji merîvana anku qeneb li vê derê tê firoştin. Lê ji ber qaçaxiya mezin û spîkirina parey û derxistina wê ji Almanya bi rêjeyeke zor, hikûmetê niha biryar daye ku yasayekê ji bo serbestkirina madeyên bêhoşker yên sivik weke qeneb û heşîş û merîwana di demên pêş de derxin û bi azadî bêne firoştin. Ka Mihemed Emîn, Kurdistan 24, Oberhausen, Almanya.
باسی ئەو کۆنفرانسەتان بۆکەم کە دوێنێ هاوکارم شەیما بەعیز بوو کە باسی دانی بەریتانی کرد کوڕێک کە ناوی دانا بە پاسکیل گەشت دەکات و بەتەمایە لە هەرێمی کوردستانەوە بچێت بۆ مسر بۆچی بۆ ئەم کۆنفرانسە جا ئەم کۆنفرانسە ئەم 27مین کۆنفرانسی کەشوهەوایە لە مسر بەڕێوەچێت پێش دەستپێکردنی کۆنفرانسەکە راپۆرتێک لەسەر گازە گەرمکەرەکان و ڕێژەی گازە ژەهراویەکان بڵاوکرایەوە لە راپۆرتەکە هاتووە کە گازی میسان بەرزترین ئاستی لە 30 ساڵی ڕابردوو تۆمار کردو ئەمە زۆر مەترسی هەیە بۆ سەر کەشوهەوای گۆیسەوی هەروەها ئەو گازانە بەرپرسیارن لە 150 گەرمبوونی کەشوهەوا لە 3 دەیەی ڕابردوو. چەند ڕۆژێک بەر لە کۆنفرانسەکەی گۆڕانی کەشوهەوا کە بڕیارە ئەم ساڵ لە میسر ساز بکرێت ڕێکخراوی جیهانی کەشناسی سەربەنەتەوەی گرتووەکان راپۆرتێکی بڵاو کردوێتەوە دەڵێت ساڵی ڕابردوو 3 جۆری سەرەکی گازی گەرم لە کەشوهەوادا ئاستێکی پێوانە یان تۆمار کردووە. دکتۆرە ئۆکسانە تاراسۆڤا یەکێکە لە زانەکانی ڕێکخراوەکە و دەڵێت بەرزبوونی ئاستی ئەو گازانە زۆر گرنگە و نابێت پشتگوێ بخرێت. سێ جۆری گاز هۆکاری سەرەکی گەرمبوونی هەسارەکەن ئەوانیش بریتین لە دوانۆکسیدی کاربۆن، میسان و ئۆکسیدی نایترۆس. ڕێژی زیادبوونی گازەکان لە پار و ئەم ساڵدا بەردەوامە. ئەوەی مەترسیدارە بەرزی ڕێژی میسانە کە بەرزترین ئاستی تۆمار کردووە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا. هەروەها ئۆکسی نایترۆسیش ئاستێکی بەرزی تۆمار کردووە. بەشێکی زۆری گازەکەش لە بەکارهێنانی پەینە کیمیایەکان دەردەدێت. گازەکە مەترسی لە سەرچینی ئۆزۆن دروست دەکات. لە نێوان 2020 و 2021 گازی میسان خێراتر زیادی کردووە لە کەشوهەوادا بەراورد بە دوانە ئۆکسیدی کاربۆن و ئۆکسیدی نایترۆس. هەروەها میسان کاریگەرترە لە گڵدانەوەی گەرمی بەراورد بە دوانە ئۆکسیدی کاربۆن، بەڵام وەک دوانە ئۆکسیدی کاربۆن زۆر لە کەشوهەوادا نامێنێتەوە. ڕێژەی دوانە ئۆکسیدی کاربۆنیش 200 هێندەی میسانە کە لە کەشوهەوادا. بە گوێرەی زانیاریەکان ڕێکخراوی جیهانی کەشناسی لە 3 دەیەدا گەرمبوون بەهۆی گازەکان بە ڕێژەی لە 150 زیادی کردووە. گازی میسان بەرپرسە لە 6 یەکەی گەرمبوونی کەشوهەوا. دوانە ئۆکسیدی کاربۆنیش بەرپرسە لە نزیکەی 120 گەرمبوونەکە. کەرتی کشتتوکاڵی بە سەرچاوەیەکی سەرەکی گازەکانی میسان و ئۆکسیدی نایترۆسدا دەنرێت. سەرچاوەی سەرەکی دوانە ئۆکسیدی کاربۆنیش سوتانی سوتەمەنیەکانی وەک گاز و خەڵوزە. ئێمە دەزانین کە ئەنجومەنە خێرخوازیەکان هەمیشە بۆ کارەمرۆیەکان کۆمەڵە چالاکی خێرخوازی ئەنجامن. جا ئەم جارە ئەنجومەنی خێرخوازی خولێکی ڕاهێنانی جیاوازتر لە ئەو کارانەی کە پێشتر کردوێتی ئەکات ئەویش ڤیدیۆ یاری لە فەڕەنسا بە خۆڕایی بۆ گەنجان کردوتەوە کە ئەتوانن لەوێ بە تایبەتی بۆ گەنجانی کە وازیان لە خوێندن هێنا و یاخود بێکارن بچنە ئەو شوێنە بەو ئامانجەی کە گەنجانی فەڕەنسا لەو بوارە گرنگە یان ببنە گەیمەرێکی باش و بەشداری کێبڕکە جیهانیەکان بکەن یاخودتر بخوان فێری ئەوە بن و لەو ڕێگەیەوە بتوان کارێک دەستەبەر بخەن بخوان یاخود ببنە بەرهەمهێنەری ڤیدیۆ یاریەکان. جا گرنگیدان بە دروستکردنی پەرەپێدەری یاریەکان لە فەڕەنسا ئەم جیاوازەی دروست کردو کە ئەم جارە ئەم ڕێکخراوە هەستاوە بەم جۆرە یارمەتی خێرخوازی ئەدات بە گەنجانی کە خولیای ئەو کاریان هەیە. بوون بە گەیمەرێکی زۆر باش خەونی زۆربەی گەنجانی ئەم سەردەمەیە بەڵام ئەم خەونە باسانی بەدینایەت و پێویستە گەنجان ڕاهێنانێکی زۆر باش بکەن تاوەکو بگەنەوە ئاستەی کە بەشداری کێبڕکیە جیهانیەکان بکەن یاخود بتوانن لە ستۆدیۆیەکی بەرهەمهێنانی ڤیدیۆ گەیم کار بکەن. بۆ ئەم مەبەستەش ئەنجومەنێکی خێرخواز لە فەڕەنسا هەڵساون باکردنەوەی خولی ڕاهێنان بۆ ئەو گەنجانەی کە وازیان لە خوێندن هێناوە یاخود بێکارن بە خۆڕایی فێریان دەکەن چۆن ببنە گەیمەرێکی شارەزا تاوەکو لە داهاتوودا لەو بوارە بتوانن کار بکەن. لە بواری ڤیدیۆگەیم کێشەی زۆرمان هەیە ئێمە پێویستیمان بە زۆر گەیمەری شارەزا هەیە بۆیە ئەم خولەی ڕاهێنانمان بۆ گەنجەکانمان کردەوە چونکە بواری ڤیدیۆ یاریەکان تا دێت پێشکەوتنی بەرچاو بەخۆیەوە دەبینێت و پیشەسازیەکی گەورەیە بۆ پارە پەیداکردن. ئەمەش بۆ زۆربەی خەڵک سەرنجڕاکێشە. زۆربەی خەڵک لە فەڕەنسا هەواداری ڤیدیۆ یارین و گەیم دەکەن و زۆربەیان حەز دەکەن پارە لەم بوارە خەرج بکەن. بەشداربووانی خولەکە دڵخۆشن بە بەشداریکردن لەو خولە ڕاهێنانە بە خۆڕاییە بە هەلێکی گەورەی دەزانن زۆربەیان پلانیان هەیە لە داهاتوودا ببنە پەرەپێدەری ڤیدیۆ یاریەکان و فەڕەنسەش لەو بوارە پێش بخەن.
دەمەوێت ئەم ڕاهێنانە تەواو بکەم تێیدا سەرکەوتوو بم ئەمە هێشتا ئامانجی کورتخایەنە بۆ من لە پلانمدا لە داهاتوو ببمە گەشەپێدەری ڤیددیۆیاریەکان ببمە ئەندام لە گروپێکی بەرهەمهێنەری ڤیددیۆیاریەکان دەزانم کە دەتوانم بگەمەوە ئامانجەم چونکە من ڕۆحێکی داهێنەرانم هەیە و دەتوانم بەهرەکانم بۆ داهێنان بەکار بێنم نەک تەنیا بۆ گەشەپێدان. ژمارەیەکی زۆر خۆلی ڕاهێنانی ڤیددیۆگەیم لە فەڕەنسا هەیە بەڵام هەمویان پارە وەردەگرن و تێچووەکەی بۆ گەنجانی بێکار زۆرە. ئەم خۆلە بە خۆڕاییە یەکەم جارە کە لە وڵاتە کراوەتەوە و دەرفەتی بۆ گەنجان ڕەخساندووە تاوەکو بەبێ جیاوازی ڕەگەزی و چینایەتی لەو بوارە شارەزایی پەیدا بکەن و ببنە گەیمەرێکی شارەزا یاخود وەبەرهێنەرێکی شارەزا. دێنا فەریقی کوردستان 24 بەیانی 24تان پێشکەشکرا زۆر سپاسڵانەکەم کام بەیانە لەگەڵ مابوون بە هیوای لەش ساغی تەندروستی خۆتان لەگەڵ ماڵتانەوە.